هەموو ئەوانەی پەیوەندیدارن لە دیوانی وەزارەت لە میلاکات و لە دارایی و لە شوێنەکانی تر لە هۆڵێک کۆبوونەوە کرا لەگەڵ لیژنەکە و ئەو پێداویستیانەی کە پێویستیانە بۆ ئەوەی وردبینی بکەن باسی لێوە کرا و پێیان گوتین کەوا پێویستە لیستی مووچە خۆران، لیستی مامۆستایان، هەیکەلی تەنزیمی، یاساکان و هەموو لیستی ئەو کەسانەی کە بە شێوەی گرێبەست کارەکەن و هەندێک وردەکاری تریش و وعدیان پێدرا کەوا لە ماوەی هەفتەی ئایندەدا ئەو بابەتانە هەمووی ئامادە بکرێ و بە ئیمێل ڕەوانە بکرێ بۆیان بۆ ئەوەی لە کۆتایی هەفتەی ئایندە یا لە سەرەتای هەفتەی ئەولاتر لژانی فەنی دێن بۆ ئەوەی تەدقیقی بابەتەکان بکەن بە شێوەی وردەکاری و ئێمەش وەکو وەزارەت داوا کراوە لە هەموو پەیوەندیداران کە ئامادە بن ئەو لیستانە ئامادە بکەن ئەو پێداویستیانە ئامادە بکەن لە کاتی خۆیدا و بە ئیمێل ڕەوانەی بکەن بۆ بەغدا.